نەبیها دایکی منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتە کە ئێستا تەمەنی گەیشتۆتە 8 ساڵان، بەڵام لە لیستێ و کەمەندامانەی کە مووچەیان بۆ بڕاوەتەوە ناوی تۆمار ناکرێ چونکە حکوومەت 4 ساڵە تۆمارکردنی کەمەندامانی نوێی ڕاگرتووە. تۆم ساڵێ هەر وەعدەدەن شتی بکەن هیچ نییە. ڕاستی تووشی زۆر ناخۆشی تووشی نەخۆشی دەبین زۆر بەدەستیانەوە لە هەموو جێگاک جیان نابێتەوە. ئەم بەخۆم تووشی نەخۆشیی گەورە بە حملاتیی گەورەم لۆکرا هەموو هەر لە سەرچی ئەم لەسەر نەخۆشیوانە. ev biçîk mustaqbalê destê me destê me em şên vî biçîkî kêne mirovekê mirovekê avakir nav mujtemeyê xwe da şêt xû û dewreberê xwe jî rêve bedxudan ket û em şî welî bikin bîte mirovekê dîn hema kevte kulana û dînekê hir li bêt yanî ev destê me de me çi pê çûna bitin. هەر منداڵەکەی نەبی هەنیە کە کەمەندامە و ناوی تۆمار ناکرێت لە لیستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیدا، بەڵکو سەدان کەس هەن کە بەهۆی ڕووداوێکەوە یان نەخۆشیەکانی ئۆتیزم و فلیزیەوە کەمەندام بوون و چاوەڕوانن ناویان لە لیستی موچەخۆرانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیدا تۆمار بکرێت، بەڵام لە ساڵی 2013ەوە ناو تۆمارکردن ڕاگیراوە. ئاماری مناڵانی ئۆتیزم ئێستا لە کوردستان لە شاری هەولێر 950 منداڵ بەسەرەوە ئەو حاڵەتیان هەیە، بەڵام هەمووی ئەعلان نەکراوە چکە هەندێک خێزان هەیە دەری ناخاوە. لە شاری سلێمانی 1050 بەسەرەوەیە، لە شاری دهۆک 750 منداڵ ئۆتیزمیان هەیە، ئەوەی کە لای ئێمە واتە بەپی معلوماتی ئێمە ئاماری نافەرمی و هەروە لە شاری کرد 250 منداڵ توژبەوە حاڵ. ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەسەر وەختی تەتەڵەکردنی ئەو ناوانەیە کە لە لیستی موچەخۆراندا تۆمار کراون، چونکە دەیان هەزار ناو تۆمار کراون کە نەکەم ئەندامن و نەشمولی ئەوەش دەکەن ئەو موچەیە وەربگرن. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئاماژە بەوە دەکات کە لەگەڵ ئەنجومەنی وەزیران ڕێککەوتون کە لە دوای تەواوبوونی پرۆسەی پاکسازی لە لیستی موچەخۆران و دووبارە پشکنینەوە بۆ ڕێژەی کەمەندامان ناوی نوێ کە شایستەی موچە پێدانن تۆمار دەکرێت. ئێمە بەڵێن دەدەین کە لە ساڵی ڕابردووش بەڵێنمانداوە کە لە هەوڵی ئەوەداین کە خزمەت گوزاریەکانمان زیاد بکەین و لە هەفتەی داهاتووشدا ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی و وەزارەتی پەروەردەکۆ دەبینەوە بۆی کەوا ئەو پێداویستیانە کە زەڕورە لە هەرێمی کوردستان بۆ منداڵانی توژوو بە نەخۆشی ئۆتیزم ئامادە بکرێت ئامادە بکەین و بخەینە بەردەمی ئەنجومەنی وەزیران. بە ژوێرێ ئەو لیستەی ئێستا هەیە ژمارە ئەو کەمەندامانێ موچە وەردەگرن لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی زیاتر لە 110,000 کەسن، بەڵام دوای دووبارە پشکنینەوە بڕیارە ئەو کەسانێک کە ڕێژەی کەمەندامیان لە 165 کەمترە موچەیان ببڕدرێت. ئومێد چۆمانی NRT هەولێر.